ئامادە دەکات پێناسەکە لەوێ لە پەروەردە لە پۆلی یەکەوە پێی دەڵێت بەو منداڵە ئەرکیژن ئەمەیە ئەرکی ئەوە پیاوە. کلێ لوقمان خورشیدم یاریدەری دادوەری من لە دادگای بەرای کۆیە ئەو بابەتێکە ئەوڕۆ پێشکەشم کرد ئاستی ڕۆڵی یاساکان بوو لە دابەزاندنی توندوتی ئاستی توندوتیژەکان لە هەرێمی کوردستان و ئەو گۆڕانکاری و ساکسازیانی کە لە یاساکاندا کرابوون بە تایبەتی لە دوای پرۆسەی ئازادی لە عێراقدا بەنسبەت ژنان باسم کرد و ئەو پێشکەوتن و دەستکەوتانێک کە ژنان لە پێناو گۆڕانکاریەکانی یاساییدا و گۆڕانکاری لە سیستمی سیاسی وڵاتدا توانیویانە بخۆیان دەستەبەری بکەن و توانیویانە پێگەی خوانی پێبەرز بکەنەوە و لە پێناو ئەو یاساژدا کە گۆڕانکاریان تێدا کراوە بە یاسا بە پشتیوانی خۆیان دەزان و خۆیان تێدا تەمین دەبینەوە باسەکەم پێشکەش لە هەموو کۆمەلگایدا توندوتیژی دیاردەیەک نە تایبەت بێ بە وڵاتێک لە هەموو وڵاتێکدا توندوتیژی هەیە چ بە شێوازی سیستماتیک بێ چ بە شێوازی دیاردە بێ کە لە زۆر ناوچەدا دیاردەکانی توندوتیژی مەسەن بە شێوازی جیاواز خۆ دەنوێنن بۆیە لەوانەیە زۆر جار دەسەڵاتیش هۆکارێک بوو بۆ ئەوەی کە توندوتیژی ئاین ئاستی توندوتیژیەکان بەرز بێتەوە لە کۆمەلگادا. من کوردستان مامۆستای پەیمانگە ئەگەر بینە سەرباسی توندوتیژی ساڵ بە ساڵ جۆرەکانی توندوتیژی توش بە ژنان گۆڕانکاری بەسەردابێ ئەوەی ئەم ساڵ زیاتر فۆکسی لەسەر و زیاتر گرنگی پێدەدرێتن ئەم هەڵمەتەیەکە توندوتیژی دیجیتاڵیە واتە توندوتیژی سۆشیال میدیا و ئەلکترۆنی و ئەو بابەتانەیە پێویستە چارەسەرێک بدرۆزرێتەوە بۆ ئەم بابەتە کە کاریگەریەکی زۆر نەرێنی هەیە بۆ سەر لایەنی دەرونی ژنان بە تایبەت لە کۆمەڵگەی خۆماندا بۆ ئەمە بەستەش پێویستە کە یاسا و ڕێستای نێو تایبەت بەم بابەتە بخرێتە ڕوو هەر ئەوەی کە هەلی کاری هەیە وەکو مامۆستای فەرمانبەرە جا لە هەر شوێنێکە لە ڕۆژانە ڕەنگە ڕوبەڕووی توندوتیژی ببێتەوە لەلایەن خاوەن کارەکانەوە ئەگەر بە دیوێکی تریشەوە باز لەو بابەتە بکەین باری دارایی خراپی گوزەرانی باری دارایی وا لە ژنان دەکاتن کە زیاتر ڕوبەڕووی ئەم توندوتیژیە ببنەوە لەبەر ئەوە مەجبورن بۆ بژێوی ژیانیان لەبەر هەر زۆرۆفێک بێتن دەست بۆ هەموو کارێک ببن کە ئەمەش دوجار دەبێتە هۆی لێکەوتنەوەی ئەم توندوتیژیە بەرامبەر بە ژنان. ئەسکە جعفەر حەسەنزادە ناسناومە بەرپرسی کۆمیتەی زاگرۆزم دەستەی دامەزرێنەری ڕێکخراوی ڕۆشنبیری کۆیم دیارە چەندین چالاکیمان تا ئێستا لەگەڵ ئەم ڕێکخراوە خۆشەویستە بەیەکەوە بەڕێوە بردووە ئەمڕۆژ خۆشحاڵ بووین لە درێژی هەڵمەتی 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان لە 25 نۆڤەمبەر ئێمە چالاکیەکانمان دەست پێ کردو کۆمیتەی زاگرۆز بەڵام پێمان خۆش بوو لە ناو شاری کۆیش چالاکێکی دیکە لە ڕۆژە پرتەقاڵەکانە ئەنجام بدەین بۆیە ئەمڕۆ بە هاوبەشی لەگەڵ ڕێکخراوی ڕۆشنبیری کۆیم چالاکیەمان ئەنجامدا کە لە خۆی لە سمینارێکدا دەبینیەوە بۆ مەهمێتمان ئەوەیە کە بتوانین ڕۆژ بە ڕۆژ ساڵ بە ساڵ هەر جارە و لە هەڵمەتێکە چاکەکانی کۆمەلگا و ژنان هۆشیار بکەینەوە بە مافەکانیان ئاشنایان بکەین بۆ ئەوەی باوە و هەیە نابینری هەستی پێ ناکرێت جگە لە با بڵێن نووسنگەکانیان بەڕێوەبرایەتیەکانی توندوتیژی کە دەچن لە سکاڵە تۆمارەکەن کە من نامێت زۆر لەسەر و بابەتە قسە بکەم بەڵام ئەوەی کە ئەبیندرێ ئەمڕۆ توندوتیژی ئەلکترۆنی بە ڕێژێکی زۆر بەرچاوە بەڵام توندوتیژێکی دیکە کە دەکرێت لەوانەیە لە هەر یەک لە ماڵی ئێمەشە هەبێ ئەویش توندوتیژێکی بێدەنگە دەرونیە واتە تاکەکانی کۆمەلگا چ خزم و کەسوکارت بێت چه هاوسەرەکەت بێت یان دایک و باوکەکە بێت توندوتیژی دەرونی بەرامبەر بە ئەندامەکانی دیکەی خێزانەکە ئەنجام دەدەن مان هەیە ئەویش کە هەیە لە شوێنی کارە ئەمە بەتایبەتی لە وڵاتە دواکەوتوەکان و ئەو وڵاتانەی کە دەسەڵاتی دیکتاتۆریەت حاکمە بەسەر ئەو وڵاتەدا ئەمە زۆر باوترە بەتایبەتی تریش ڕوبەڕووی ژنان دەبێتەوە لەبەرەوەی ژنان هەمیشە بەداخەوە بالەزاری ئێمەوە نەبێ بەڵام زۆر جار لە زۆر شوێن و لە زۆر کۆمەلگای دواکەوتو وەکو کاڵایەک سیر دەکرێن بۆیە وەکو پێداویستێک سەیریان دەکرێت و بەکار دەهێنرێن جا ئافرین بۆ ئەو ژنەی کە نتوانێت ڕوبەڕووی ئەو حاڵەتانە ببێتەوەوانێ و نتوانێت بەسەریدا زاڵ بن بۆی بەکار نەهێنرێت بۆیە ئەمیش جۆرێکە لە توندوتیژیەکان کە لە شوێنی کارەکان ڕوودەدات ئەو جۆرە لە توندوتیژی لەوانەیە تۆزێ بڤە بێ دەستبردن بۆی لەوانەیە من کەسێک بم لە ماڵە توندوتیژیم بەرامبەر بکرێت بەڵام لەبەر ئەوەی دیار نییە ئاسەواری نییە زۆر پێی نابن یان لەوانەیە باوەڕ پێکراو نەبێت کە لە دەرەوە باز بکرێت تەنیا ئەو کەسە ئەبێتە قوربانی کە ڕۆژانە ڕوبەڕووی توندوتیژیا بێتەوە بەڵام پێم وایە بە ڕێکخستنی ئەم جۆرە لە کۆڕەکۆبوونەوە سیمینارەکان بە دانی ڕێنمایی و هۆشیارکردنەوەی تاکەکان لە کۆمەلگادا وردە وای لێ دێ هەست بۆ بکەیت کە تۆ نەئاگەهانە ڕۆژانە توندوتیژیت بەرامبەر دەکەیت